وەکو دەزانن پێشتر هەڵشۆ گوند بووە، بەڵام لە ساڵی 2000ەوە بووە بە شارۆچکە و هەڵشۆ بە سەنتەری ناحیەکەوت گوندەکانی دەوروبەری یەکێکە لە هەرە شوێنە دڵڕفێنەکان خەڵکێکی زۆر لە هاویناندا ڕووی تێدەکات بۆ گەشت و گوزار. وەکو دەزانین هەڵشۆ کەوتۆتە ڕۆژهەڵاتی قەڵاتزێوە بە سەرچاوەی ئاو، بە سروشتێکی جوان، بە گژوگیایەکی زۆر سەوز دەورە دراوە و خەڵک لە هاویناندا وەکو وتمان زۆر ڕووی تێدەکات بەهۆی سروشتە جوانەکەی ئاوێکی زۆری هەیە. بە تایبەت خەڵکی دەڤەری پشدەر هاوینان زۆر دێن بۆ گەشت و گوزار و حتا ئێستا خەڵکی ناوچەی سلێمانی هەولێر و من بۆ خۆم بینیومە حەرەبیش بەرەبەرە دێڕووی تێدەکا و سەیرانگاکانیش تا ئێستا سەیرانگای کەمە، بەڵام وردە خەڵک دەست پێ دەکات کە شوێنەکان ببن بە شوێنی گەشت و گوزار و سەیرانگا.